سێبەری هەڕەشەی نظامی لەسەر دانوستانەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی لە عومان. ڕۆژی شەممە 23 مانگی خاکەلێوە دانوستانەکانی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا لە مەسقەت دەست پێەکات. ئەم گفتوگۆیانە کە بەناوبژیوانی دەوڵەتی عومان بەڕێوە دەچێت لە بارودۆخێکدا دەکرێت کە کەشێکی گرژی و هەڕەشەی نظامی باڵی بەسەردا کێشاوە. لایەنی ئێرانی دانوستانەکان بریتیە لە عەباسی عێراقچی وەزیری دەرەوەی ئێران و لایەنی ئەمریکایی ستیڤ ویتکاف ڕاوێژکاری ترامپ بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بە پێچەوانەی ئیدعاکانی پێشوو کۆماری ئیسلامی ئێران قبولی کردووە کە ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەتی ئەمریکا دانوستاندن بکات. ئەمەش لە کاتێکدایە کە مێدیا ناوخۆیەکانی ئێران لە زمانی بەرپرسانی ڕژیمەوە هێشتا پێداگیری لەسەر ناڕاستەوخۆبوونی دانوستانەکان دەکەن. ئەم هەڵوێستان نمونەیەکە لە شاردنەوە و درۆکردنی بەردەوامی حکوومەت لەگەڵ خەڵکی ئێران. سەبارەت بە بەرنامەی کاری دانوستانەکان ئەگەر و گومان زۆرن. لایەنی کۆماری ئیسلامی ئیدعا دەکات کە گفتوگۆکان تەنها لەسەر پرۆژەی ئەتۆمی ئێرانە، بەڵام لایەنی ئەمریکایی باز لە کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر دەکەن، وەک ئەوەی کە لە خولی پێشووتری سەرۆکایەتی ترامپدا لەلایەن مایک پۆمپێۆ وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا دوای چوونە دەرەوەی ئەمریکا لە بەرجەم لە 12 خاڵدا داڕژرا بوو. بە کوردبوونەوەی دەستی کۆماری ئیسلامی لە دەستێوەردانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک لەو 12 خاڵە بەکردەوە جێبەجێ کراوە. ئەوەی کە گومانی لەسەر نییە ئەو ڕاستیەیە کە لایەنی کۆماری ئیسلامی هیچ بژاردەیەکی نییە جگە لە قبولکردنی داواکاریەکانی ترامپ. لە لایەکی ترەوە لایەنی ئەمریکا وتوویەتی کە بە سەرنجدان بە دانوستانەکانی سەردەمی ئۆباما لەسەر بەرجەم نەیهەوێت بچێتە پرۆسەیەکی درێژخایەنی گفتوگۆ بۆ گەیشتن بە دەرەنجام و هەروەها دەیهەوێت لە دانوستاندنێکی ڕوون و خێرادا داواکاریەکانی خۆی دەستەبەر بکات. وا دیارە کە دەوڵەتی ئەمریکا بە ڕێبەرایەتی ترامپ بە شوێن ئامانجی گەورەتر لە تەنیا چارەسەرکردنی کێشەی ناوەکیدا دەگەڕێت. ئامانجی سەرەکی ترامپ بریتیە لە نۆژەنکردنەوە و بەهێزکردنی هێژمونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شوێنەکانی تری جیهان. بە چۆکداهێنانی کۆماری ئیسلامی یارمەتی بەهێزکردنی پێگەی ئەمریکا ئەدات لەسەر تاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ترامپ بۆ نیشاندانی هێزی خۆی لە ئاستی جیهانیدا پێویستی بەوەیە کە هەر چۆنێک بێت لە ڕێگەی دانوستاندن یان بەکارهێنانی هێزی سەربازیەوە کۆماری ئیسلامی ناچار بکات داواکاریەکانی قبول بکات. ناردنی چەند کەشتیەکی فڕۆکە هەڵگر بۆ ناوچەکە لەگەڵ بۆمب هاوێژەکانی بێدوو و هەروەها چڕکردنەوەی هێرشەکان لە یەمەن بەشێکە لە استراتیژی نیشاندانی هێز لەلایەن ترامپەوە. بەڵام سەرڕای لاوازبوونی پێگەی کۆماری ئیسلامی ئەمریکا هێشتا استراتیژیەکی ڕوونی نییە بۆ سەردەمی دوای کۆماری ئیسلامی. دەوڵەتی ئەمریکا ئەزانێت کە ڕووخانی لە ناکاوی ڕژیمی ئێران لەوانەیە بەرژەوەندیە درێژخایەنەکانی ئەمریکا لە ناوچەکە بخاتە مەترسیەوە. لەم ڕۆوە سیاسەتی ئێستەی ئەمریکا تێکەڵەیەکە لە گوشاری زۆر و لە هەمان کاتدا ڕێگرتن لە داڕمانی بە تەواوەتی کۆماری ئیسلامی. لەگەڵ ئەوەشدا وا دەرەکەوێت کە دەوڵەتی ئەمریکا بڕیاری داوە خۆ لە دووبارەبوونەوەی ئەزموونی سەردەمی ئۆباما ببوێرێت. ترامپ نیازی ئەوەی نییە کە پابەندی ڕێکەوتنێکی درێژخایەن بێت، بەڵکو دەیەوێت بە ناچارکردنی ئێران بۆ قبولکردنی خێرای داواکاریەکانی ئەمریکا و پێکهێنانی ڕێکار و میکانیزمی توندەر بۆ چاودێری و دڕاستی دۆزی دەستکەوتێکی خێرا و کوردخایەن بەدەست بهێنێت. لەم ڕۆوە بە ئەگەرێکی بەهێز دانوستانەکانی ئەم خولە کوردخایەن دەبێت. دەوڵەتی ئەمریکا چاوەڕوانی ئەوەیە کە کۆماری ئیسلامی سەرجەم داواکاریەکانی قبول بکات و میکانیزمی چاوەدێری و ڕاستی دۆزی وردیش لە بواردا پێک بێت. ترامپ وتوویەتی کە لە ئەگەری ڕێککەوتن گۆشاری سزاکان تا بەدەستهێنانی دڵنیایی تەواو لە ئەنجامەکان وردە و هەنگاو بە هەنگاو کەم دەبێتەوە. بەڵام کێشەی سەرەکی کۆماری ئیسلامی بەر لە ئەمریکا لە ناوخۆی وڵات و لەگەڵ ئەو جەماوەرە خەڵکەیە کە لە دەسەڵاتی ئەم ڕژیمە بێزارن. کۆماری ئیسلامی لە بارودۆخی ئێستەدا ڕوبەڕووی گەلێک قەیرانی جۆراوجۆر بۆتەوە. ئابووری ئێران لە بەردەم داڕماندایە، هەڵاوسانی لە ڕادەبەدەر، دابەزینی بەهای دراوی وڵات، کەمبوونەوەی ئاستی بەرهەمهێنان، بێکاری بەربڵاو و بێتوانایی لە دابینکردنی خزمەتگوزاریە گشتیەکان نیشانەی قوڵایی ئەم قەیرانن. لە ئەوا بارودۆخێکدا ترس لە ڕاپەڕینی جەماوەر زیاتر لە هەر هەڕەشەیەکی سەربازی کۆماری ئیسلامی نیگەران کردووە. لەم ڕۆوە واقعیەت ئەوەیە کە دانوستانەکانی ئێران و ئەمریکا تەنها یەک ڕووی دراوەکەیە. ڕۆکەی تری بریتیە لە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان لە ئێران. ئەمڕۆ بزوتنەوە ناڕەزایەتیەکان لە ئێران بوونەتە هێزێکی حاشا هەڵنەگر. مانگرتنی کرێکاران، ناڕەزایەتی خانەنشینان، خەباتی ناو زیندانەکان لە دژی سەزای لە سێدارەدان،
خەباتی ژنان لە دژی حجابی زۆرەملێ و ناڕزایەتی بنەماڵی دادخوازان نیشانەی بوونی بێزاری و ناڕزایەتیەکی بەرفراوانە لەم دۆخەی ئێستا. سەرنجام داهاتووی سیاسی ئێران بە ئاراستەی بەرژەوەندی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی چەوساوە و بێبەش نەک لە دانوستاندنە دیپلۆماتیکەکانی ئێران و ئامریکا بەڵکو لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتی و سیاسیدا دیاریەکرێت. ئێرادەی زۆرینەی خەڵکی ئێران ئاراستەی داهاتوو دیاریەکات. داهاتووی ئێران نەک دیپلۆماتەکان بەڵکو ئیرادەی بە کۆمەڵی ئەو جەماوەرە دیاریەکات کە چیتر نایانەوێت ببنە قوربانی سیاسەتە شکست خواردوەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی.